ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ قسە دەکەم لەسەر تەوەرێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە دۆخی ئەمنی وەروەها دامەزراندنی گەنجان لە کەرتی سەربازی. ئێستا بەپێ ئەو زانیاریانەی کە دەست زووم کەوتوون بڕیارە لە 20 مانگەوە وەجبەیەکی دیکەی دامەزراندن لە هێزە ئەمنیەکان بکرێتەوە، بەڵام گرفتەکە ئەوەیە کە دەبێت ئەوەی دەیەوێت لەو هێزە ئەمنیانە دابمەزێت دەبێت پشتگیری پارتی یا یەکێتی پێبێ، ئەو کاتە دەتوانێت دابمەزرێت. ئەلبەتە چ لە زێرەڤانی چ لە بەرگریشی فریاکەوتن هەروە ئاساییش هەروەها هێزەکانی هەفتا و هەشتا، ینی ئەمانە دۆخێکیان دروست کردووە ئەگەر تۆ سەر بە پارتی وێچێتی نەبی ئەوە ناتوانی لەم سێکتەرەیە خزمەت بکەی یا دابمەزری. هەرچەندە لە ماوەی ڕابردوو ینی ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان بە فەرمی بڵاوی کردوێتەوە لە ساڵی 2014 دامەزراندن لە کەرتی حکوومەتدا هەمووی وەستاوە، بەڵام ناوبەناو بەرگێمان دەکەوێت دەیبینین کە لە ناو هێزە ئەمنیەکانە بەردەوام دامەزراندن هەبووە، بەڵام بۆ کێ؟ بۆ ئەو کەسانەی کە وەلایان بۆ پارتی وێچێتی هەیە. بە پێچەوانەی هەموو وڵاتانی دنیا تەنانەت خودی حکوومەتی عێراقەوە کاتێک کەسێک دەیەوێت دابمەزرێت لە ناو سێکتەری ئەمنی دەبێت کۆمەڵێک مەرج و ڕێنمایی هەیە، هەر کەسێک ئەم مەرج و ڕێنمایانەی تیا هەبوو یا جێبەجێی کرد ئەو کاتە بەبێ پشگیری هیچ حیزبولایەنێک دەتوانێت خزمەت بکە لە کەرتی سەربازی. بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوەی هەرچەندە هەوڵەکان ئێستا بۆ ئەوەیە کە هەم هاوپەیمانان هەم وڵاتانی دنیا داوا لە پارتیۆکێتی دەکەن کە هێزێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە دروست بکەن، بەڵام ئەگە تۆ سێری ئەم وێنەیە بکەی بەم جۆرە هێزی نیشتیمانی دروست نابێ، چونکە هەر کەسێ وەلایی بۆ پارتیۆکێتی نەبێ لە ناو ئەم هێزەیە جێی نابێتەوە یاخود دەردەکرێ. ئەمە شارەزایان پیان وایە هێزی نیشتیمانی کاتێ دروست دەکرێت دەرگا واڵا بێ بۆ هەموو کەسێک، بۆ هەموو گەنجێک بتوانێت لەو ئەوەی کە ئارەزومەندە بێوێ لە ناو هێزی سەربازی خزمەتکە بتوانێت ئەو فۆرمە پڕ بکاتەوە و دابمەزرێ وەکو هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کە چۆن ئارەزومەندانە دەیەوێت لە شوێنێکدا خزمەت بکات. ئەلبەتە ئەمە و چەندین تەوەری دیکە ئەمڕۆ لەگە میوانەکەم تاوتوێ دەکەم بە میوانداری زۆر بەڕێز جەباریاوەر شارەزای سەربازی و ئەمنی کە بە خۆشحاڵیەوە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. کاک جەبار ئێوارەت باش، هیوادارم تەندروستی زۆر باش بێ. ژیان باش، تەندروستیمان شکر بۆ خوا باشە، ئومێدەوارم تەندروستی ئێوە و هەموو خەڵکی سپاس. هیوادارم هەمیشە زۆر باش بی. ڕێزم هەیە بۆ هەموو. زۆر سپاس کاک جەبار، من پێم خۆشە هەر سەرەتا لەم تەوەرەی کە من ئاماژەم پێکرد دەست پێ بکەین، باشە گەر ئێمە بمانەوێت هێزێکی نیشتیمانی دروست بکەین کە لە هەموو بابەتەکان چ لە ینی بچووکی نەکەینەوە، وەکو زۆر جار گفتوگۆمان کردووە تەنها لە ناو هێزی پێشمەرگە، ینی هەموو سێکتەر ئەمنیەکان ئەکرێ ئەمە هێزێکی نیشتیمانیمان هەبێ کەسێک خۆویستانە بیەوێت لە ناو ئەو هێزانە خزمەت بکادا بمەزرێ، بەڵام ئەگەر پشگیری حیزبی پارتی وێچێتی پێنەوێ نەتوانێت دا بمەزرێ وەکو ینی هاو نیشتیمانەیەکی ئاسایی هەرێمی کوردستان. بەڵێ قوربان، خۆی بە حەقیقەت لە هەموو دنیادا بە تایبەتی ئەو وڵاتانی کە دەوڵەتن لە مێژە دەوڵەتن نەوەکو هەندێک وڵات، طبعاً ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەندێک وڵات هەیە هێزی حزبی یان هێزی سەر بە حزبی تێدایە و ئەو وڵاتانە زۆربەیان کێشەیان هەیە، نەوەکو بەس هەرێمی کوردستان، تەنانەت دەتوانین بڵین عێراقش هەروایە، مەسەلەن یەمەن هەروە بووە، لیبیا هەروە بۆ پێشتر، سووریا هەروە بووە، لوبنان هەروە بووە.
یعنی ئەو وڵاتانە بە هەمان شێواز هەر دەبینین بە بەردەوامی کێشە هەیە ململانی هەیە زۆر جارە هەیە شەڕی ناوخۆ دروست دەبێت بە پێی ئەوەی کە ئەو هێزانەیان سەر بە هەر کۆمەڵێکی سەر بەلایەنێکی سیاسیە حزبیە. ئێمە ئەگەر ئێستا چەند جارێک وا لە چاوپێکەوتنەکاندا باسی ئەوم کردووە ئێمە بڵێن ئەو واتایە یان ئەو ناساندنە بگۆڕین بڵێن هێزی نیشتیمانی چۆن ببێتە هێزی نیشتیمانی ئەتوانین بڵێن طبعاً ئەمانەی ئێستا لە ضمنی هێزەکانی یەکێتی و پارتین بە هەموو جۆرە هێزەکانەوە خەڵکی ئەم نیشتیمانن یعنی ئەو هێزانش لە شاخەوەکە هاتوین ئەم نیشتیمانیان پاراستووە گەر بێنە سەر حەقیقەت بەڵام زۆر جاریش شەڕی ناوخۆش هەر دروست بۆ بەهۆی ئەو هێزانەوە بەڵام ئەگەر بڵین چۆن ئەم هێزانە بگوازینەوە لە هێزی حزبیەوە یعنی سەر بە حیزبی سیاسیەوە بۆ هێزێک سەر بە حکوومەتەوە سەر بە بڵێن بۆ پاراستنی نە بەرژەوەندی حیزبێکی سیاسی دیاری کراو یان بەرژەوەندی بڵێن کەسانێکی ناو حیزبی سیاسی دیاری کراو بەڵکو ئەم هێزێک دروست بکرێت کە هەموو کوردستان بپارێزیێ بە هەموو ڕەنگەکانی و ئەو هێزە لە هەموو چین و توێژەکانی خەڵک تێدا بەشدار بن یعنی ببێ ئەوەی کە یەک لایەنی سیاسی یەک لایەنی حزبی هەبێت طبعاً دیارە ئەو پرۆسەیە کە هەم هاوپەیمانان پێوە ماندوون یعنی بڵێن چەندەها ساڵە من ناڵێم لە دوای شەڕی داعشەوە یان لە دوای ساڵی 2010ەوە کە ئەم پرۆژەی یەخستن و ڕیفۆرم لە ناو هێزی پێشمەرگەکانەوە ئەو وڵاتانەی هاوپەیمان دەیان ساڵە لەگەڵ ئێمن یان ئەتوانم بڵێنە نەوەتەکانەوە لەگەڵ ئێمن هەتاکو ئێستاکە بۆ ئەوەیە کە هێزەکانی هەرێمی کوردستان نەبەس هێزی پێشمەرگە بەتەنها هەموو هێزەکانی هەرێمی کوردستان هێزێکی پرۆفشیناڵی سەربازی بن و ئەو هێزانە سەر بە هیچ حزبێکی سیاسی نەبن بەڵام بەداخەوە تا ئێستا ئەم پرۆسەیەن بە تەواوەتی نەگەیشتووەتە ئەنجام طبعاً تۆ پرسیاری ئەوەت کرد ئایا چۆن بتوانین ئەو هێزانەوەی پێشەوە کاکجەبان پێشەوەی باسی ئەوەکەی من یەک تێبیری بێ یانێ ئەو قسەی جەنابەت فەرموود دروستە ئێمە ئەوانەی کە دامەزرێن بۆ پاراستنی نیشتیمانە ینی بە هەبووی کوڕی ئەم نیشتیمانەیە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە باشە بۆچی ئەگەر بۆ پاراستنی نیشتیمانە یەکێتی نیشتیمانی کوردستان لای خۆیەوە ینی حیسەی هەیە مەجموعەیەک دامەزرێنێ دەبێت پشگیری مەڵبەند یا ڕێخستنێکی لەگەڵ بێ ئەو کاتە ئۆکەی پێدێ لای پارتی بە هەمان شێوە هەست ناکەی ئەمە زیاتر بۆ پاراستنی حیزبە لەوەی کە بۆ نیشتیمان بێ بێگومان ئەوە هۆکارەکەی ئەوەیە من چەندەها جار لە هۆکارەکانی ڕاگەیاندن باسم کردووە و من خۆم لێبەبەری ناکەم لەم کێشەیە کە هەبووە چونکە من ماوەیەکی دوور درێژە بە تایبەتی تەنها بەس لە وەزارەتی پێشمەرگە نزیکەی من 17 ساڵ لێپرسراوێکی باڵای وەزارەت بووم ماوەیەک بەری کار بووم دوای ئەمینداری گشتی وەزارەت بووم ئەندامی ئەنجومەنی باڵای فەرماندەیی هێزەکانی هەفتا بووم ئەندامی لژنەی باڵای پرۆسەی یەخستن و ڕیفۆرم لە ناو هێزەکانی پێشمەرگە بووم ینی من خۆم لێبەبەری ناکەم لەوەی کە بۆ نەکراوە ئێستا بەڵام بەداخەوە کێشەکە لێرەدا وەکو چۆن پێشتریش باسم کردووە هێشتا هەردوو لایەنی سیاسی هەم یەکێتی هەم با پارتی بەداخەوە تا ئێستا هێشتا بیرکردنەوەی ئەو دوو لایەنە ئەوە نییە کە بە یەکجارەکی دەستبەرداری هێزە سەربازیەکانیان بن نەوەکو بەس هێزی پێشمەرگە بەڵکو هێزە تایبەتەکان کە بڵێن کەسانی باڵای ئەو حیزبانە ئەپارێزن هێزەکانی زێرەبانی و بەرگری و فریاکەوتن هێزەکانی دژە تیرۆر هێزەکانی پۆلیس هێزەکانی ئاسایش یعنی تاکو ئێستا کێشەی سەرەکی و کێشەی گەورە هەردوو لایەنی سیاسی نەگەیشتوونەتە ئەو ئاستەیە لە تێگەیشتن کە ئێمە ئێستا لە قۆناغێکداین دەبێت چیتر حزبی سیاسی پێویستی بە هێزی چەکدار نەبێ بۆ بەهێزکردنی خۆی لە وڵاتدا یان گەیشتن بە دەسەڵاتدا یان هەست
یعنی وا بیر نەکەنەوە کە بەبوونی هێزی چەکدار ئەم حیزبە سیاسیە بەهێز دەبێت. خۆ ئێستا لە دنیادا زۆر حیزب هەیە، یعنی لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو حیزبانە هیچ هێزێکی چەکداریان نییە، بەڵام پێگەیەکی جەماوەری گەورەیان هەیە. مەسەڵەن نمونەیەک بگینەوە لە نزیکی خۆمان، مەسەڵەن دەم پارتی کە لە تورکیایە، دەم پارتی کە بڵێن حیزبێکە دیموکراسی لە تورکیایە، باشە پێگەیەکی گەورەی هەیە، نزیکەی 5 ملیۆن دەنگدەری هەبووە لە تورکیا، نزیکەی زیاتر لە 40 کورسی پەرلەمانی هەیە، بەڵام خۆ هیچ هێزێکی چەکداری نییە لە تورکیا، یعنی هیچ هێزێکی نییە کە پاڵپشتی بکە، بەڵکو زۆر جار هەیە دژایەتی ئەکرێ لەلایەن بڵێن حیزبی دەسەڵاتدارە کە ئاکپارتیە کە لە تورکیا. باشە ئەو بەبێ بوونی هێزی چەکدار توانیوێتەوە بۆ بەوەی کە بەرنمەیەکی سیاسی هەیە، بەرنمەیەکی ڕوونی هەیە بۆ ئایندەی خزمەتکردنی هەموو هاوڵاتیان لە کوردستان، یعنی لە باکووری کوردستان و لە تورکیا بە شێوازێکی گشتی، لەبەرەوەی خەڵک ئەڕۆن دەنگێ دەنێ. یەکەمین هەنگاو بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستانن بەگشتی بە هێزی پێشمەرگە و هەموو جۆرە هێزەکانی تر لە پۆلیس و ئاسایش و هەموو ئەو جۆرە هێزانەی کە چەکدارن لە هەرێم، ئەوەیە کە ئەبێت هەنگاوی یەکەم هەردوو حیزبی دەسەڵاتدار، هەردوو حیزبی خاوەن هێزی چەکدار بە هەموو جۆرە چەکدارەکان، و من ناڵێن بەس بە هێزی پێشمەرگە، ئەبێ بگەنە ئەو ئاستەی لە تێگەیشتن بە قەناعەتەوە کە ئەوان ئەتوانن بگەنە دەسەڵات بەبێ بوونی هێزێکی چەکداری پشتیوانی ئەوان بکە کە دەنگیان بداتێ یان بەرگریان لێ بکە. ئەمە هەنگاوی یەکەمە. دووەمیش بێگومان ئەبێت ئەو کەسانەی کە بیانەوێ ئەم وڵاتە بپارێزن پێویست ناکە، یعنی بە حەقیقەت لە هەموو دنیا بە ئۆنلاین فۆرمێکە، تەنانەت لە عێراق کە ئێستا ئێمە بڵێن عێراق وڵاتێکی دواکەوتووە، بەڵام لە عێراقش بە هەمان شێواز، یعنی کە کەسێک ئەبێ ببتە سەرباز یان ببتە پۆلیس یان مەسەڵەن کە دەرگای دامەزرانن ئەکرێتەوە بۆ پاسەوانی سنوور، بۆ دژە تیرۆر، بۆ پۆلیسی بڵێن عێراق، بۆ سوپای عێراق، ئەبینن بە ئۆنلاین فۆرمێک پڕ ئەکرێتەوە، ئەو فۆرمە ئەڕۆی پڕ ئەکەیتەوە بە پێ ئستاندارد هەندێک مواسەفاتێکی سەربازی یان ئەمنی یان ئەوانەی کە لە ناوخۆن هەندێک مواسەفاتیانەیە، ئەو خەڵکانە وەرئەگیرن کە ئەگەر کورد بێ، عەرەب بێ، تورکمان بێ، مەسیحی بێ، بسڵمان بێ، ئێزیدی بێ، کاکەیی بێ، ئەمجا ئەگەر لە ناو ئەوانەش پێشتر یەکێتی بوو بێ، پارتی بوو بێ، حزبەکانی عێراقی بوو بێ، هیچ شیعە بوو بێ، هیچ سون نەبێ. ئێستا عێراق وایە، عێراق دەوڵەتێکە پێڵێن دەوڵەتێکی دواکەوتوو، بەو شێوازە هێزەکانی بڵێن یعنی بڵێن دامەزراندن لە هێزەکانیان ئەبێ. بەڵام بە حەقیقەت ئێمە ئەو دیاردەیە ئەبێ نەمێنی لە هەرمی کوردستان وردە وردە بۆ ئەوەی ئینتیمای نیشتیمانی بەهێز بکەین، بۆ ئەوەی لای هەموو خەڵکی کوردستان کە یەکەتی و پارتیش نەبن، هەر هاوڵاتی بن، ئەوە هەست بکەن بە هاوڵاتی بوونی خۆیان لە هەرێمی کوردستان، هەست بکەن بەوەی کە ئەمانە کوردستان دەپارێزن. ئەبێ نابێت بۆ تەعیین لە دایرێکی مەدەنی یان بوون بە مدیری دایرەیەک یان مدیری مەکتەبێک یان مدیر عامێک یان ئەوانە نابێت ئللا دەبێ تەسکیەکی حیزبیە لەلایەن حیزبەوە. جاوەڵا کاک جەبار من بۆتی کە جەناب حەفە ساڵ لەو بوارە کارێ کردووە بەرپرسیارەتی دەبوو، هەر من ئەتخەمە بەردەم پرسیارێک، ینی چەند جار هەر بۆ جەنابەت چەند نامەی حیزبیت بۆ هاتووە یا برادری خۆت لە ئاسی باڵا تەکلیفی لێ کردووی کە فڵانە کەس بۆ دا بمەزرێنی، یا لیست و لیستکاریتانە بۆ ئەمە حیسەی بۆ نمونە هێزەکانی هەفتا بۆ ئەمە 80 بووە؟ ئێمە من لەو موقع بمێن حقیقت من بڵێن نامەوێ دوور بکەومەیان وەڵامی پرسیارێکی بەڕێستان بدەم، یعنی لە ئێمە لەو موقعین کە ئێمە خەڵکدا نامە، یعنی ئیمزا لەسەر دامەزراندنی خەڵک ناکەین، بەڵام دەسەڵاتیشتانە بووە ناوبەرزکەنەوە پشتگیریکەن. بەڵێ دەسەڵات هەبووە، مەسەلەن وەکو وتم لە فەرماندەی هێزەکانی هەفتا یان فەرماندەی هێزەکانی هێشتا دەسەڵات طبعا ماوەی زیاتر لە ئەتوانم بڵێم 10 ساڵە، یعنی لە
2014ەوە ینی 2014ەوە ئەسڵەن دامەزراندن نەماوە چونکە تەزاخومێکی زۆر هەیە لە هێزەکان بۆ هێزی سەربازی مەدەنی بەڵام هیچ شتێکێ پێڵن لە جێدانان ینی بۆی بزانانی ینی ئەوە شتێکێ پێڵن بە بەردەوامی خەڵک لە جێداهاندرێ ینی مەجموعەی خەڵک وازێنێ لە جاتیاندانێ یان مەجموعەیە خانەنشینە بێ لە جاتیاندانێ ئەوە پێڵێن پرۆسەی لە جێدانان ئەو پرۆسەی لە جێدانانە بڵێ لە فەرماندەی هەفتە لە دەسەڵاتەکە گەڕێتەوە بۆ فەرماندەی هەفتە لە وەزارەتی پێشمەرگەش وەلەو لە جێدانان لە وەزارەتی پێشمەرگەش چەند ساڵێکە نەوەکو دامەزراندن تەنانەت لە جێدانانیش نەماوە یعنی لەوەتی من لە وەزارەتی پێشمەرگە بوومە لە 2015ەوە تەنانەت لە جێدانانیش لە وەزارەت نەماوە یعنی نەتوانراوە لە وەزارەت نا دامەزراندن خەڵک دامەزرێ نا خەڵک لە جێدا بدنێ بەڵکو لە هێزەکانی هەفتا و هەشتا ئەگەر لە جێدانان هەبووە یان دامەزراندن هەبووە ئەوانە لەوێ گوازراونەتەوە بۆ ناو وەزارەتی پێشمەرگە بەڵام وەکو باس دەکەم ینی وەکو ڕوونی دەکەمەوە ئەگەر ئێمە بمانەوێ هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان ئیتر ئەو دانیشتوانە بە هەر شێوەیەکی بڵێن بیرکردنەوەیەکی سیاسی بە هەر شێوەیەکی ئینتیمای سیاسی یان مەزهەبی یان دینی ئەگەر بمانەوێ هەستی نیشتیمانیان بەهێز بکەین خۆشەویستیان بۆ نیشتیمان زیادکەین ئەبێ شێوازی لە جێدانان یان دامەزراندن چ لە هێزە سەربازیەکان چ لە دامودەستگای مەدەنی ئەبێ بە پێ پرەنسیپێکی حکومی بێ ئەبێ جیاوازی نەبێ ئللا ئەبێ بڕات تەسکەیەکی حیزبی بێنێ یان واستەیەک بێنێ ئەمجا دامەزرێ بەڵام بەداخەوە تا ئێستا هەر بەو شێوازەیە ینی حەقیقەتەکە من ناتوانم درۆ لەگەڵ خەڵکا بکەم وقەتش لە وەزارەتش بووم هەر نەمتوانیوە شتی داپۆشمیان بە درۆ باسەکەم بەڵام ئەڵێم ئەمە دیاردەیەکی ناسروشتیە وا لە خەڵک ئەکا وا لە خەڵکەکە کە نیشتیمانەکەی خۆی خۆش نەوێ نیشتیمانەکەی چووکە دەڵێ ئەو نیشتیمانە خۆ بەسەر هی نیەکەتی باردی نییە ئەو نیشتیمانە هی هەمومانە هین هەموو خەڵکی بە منطق سێری بکەی ینی ئەمەی جەنابێت ئەوانەیشی کە پشگیری پارتی وەکێتیە بەر بۆ دامەزاندن زیاتر وەلایان بۆ پارتی وەکێتیە تا بۆ نیشتیمان چونکە بە دڵ و کەیفی ئەوان ئەڵسوکەوتەکەن لەبەرەوەی ئەوان پشگیریان کردوون یعنی قسەیەکەیە لەوەی کە بۆ نمونە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە تایبەتی تر لە هەرێمی کوردستانە تۆ لەگەڵەوە بۆچوونەی کە حیزب هێزی نەبوو ئیتر کۆتایی پێدێ بۆی ئەمان هێز زیاد دەکەن و هێز دروستەکەن بۆ مانەوەی خۆیان وانە ئەوە لە کوردستانی سەڵمێنراوە کە لایەنی سیاسی هەیە هیچ هێزی چەکداریشی نییە و توانیوێتی بڵێن کورسی پەرلەمانی زۆرش بێنێ یعنی ئەو ئەنەوەی نوێیە مەسەرەن نمونە ئێسەخۆەوەی نوێ لە کوردستان بووە هیچ هێزی چەکداریشی نییە بەڵام دەسەڵاتیان نەبووە کاک جەباریش نەبووە بۆی خەڵکەوەی گۆڕان لە ساڵی 2025 کورسیە بوو بەڵام دەسەڵاتی نەبوو بەڵێ مەسەرەن بزوتنەوەی گۆڕان ینی مەسەرەن ئەو بزوتنەوەی گۆڕان لە سەرەتایی بە تایبەتی ئەو کاتێک کە ڕەوان شاد لە ژیاندا مابووە یان لە دوای 2009 کە دامەزراوە بینین یەکەمین هەنگاو توانیت نزیکەی 25 کورسی بێنی خۆ هێزی چەکداریشی نەبوو ینی بڵێن ئەو والی ئەوان یاد بڕوایانی تر بە بوونی هێزی چەکدار لای حیزبی سیاسی نەمابوو ئیتر لەبەر ئەوەیە بەڵام کاکجەباقسەکە لەسەرەوەیە بەڵام هێزی چەکداری نەبوو هەر بە هێزی چەکدار سەرۆکی پەرلەمانەکەی نانێش لە دێگەڵە بڕات بەو دیوە ئێخۆ ئەمە هێزە ئەماکە خۆ ئەمە وەکووتم ئەمەیە کێشەیە لە هەرێمی کوردستان ینی دووبارەیەکەمەوە جارێکی تر ئەمە کێشەیە کێشەکە لێرێدا ینی بڵێن هێشتا بە حەقیقەت هێشتا لە بیرکردنەوەی حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان بڕوایان بەوەیە کە بەهێزبوونیان لە بوونی هێزی سەربازیدایە لە بوونی هێزی سەربازی کە ئەمە باش نییە ئەمە دیاردەیەکی باش نییە ئەمە وامان لێ دەکا ئێمە ناشرین دەبین لە وڵاتی خۆمان لەگەڵ وڵاتانی لەگەڵ وڵاتانی هاوپەیمان کە پشتیوانیمان دەکەن کە هاوکاریمانەکەن دەیان ساڵایانەوێ
ئێمە هێزێکی پرۆفشیناڵمان هەبێ ئەو هێزە کوردستان بپارێزێ نەوەکو بەرژەوەندی لایەنێکی سیاسی بپارێزێت چونکە ئەگەر ئێمە نەگەینە ئەو ڕادەیە بڵێن لە بڕوابوون بەوە کێشەکە دائما نەبینی کە حزبی سیاسی هێزی چەکداری لە کاتی ململانی توندا ئیتر هێزەکانی شەکەونە ململانیەوە ویستم کاک جەبار هەر بۆ پاڵپشتی قسەکانی جەنابەت ئێستا وای لێ هاتووە شەخص هێزی هەیە یعنی شەخص بەرپرس هێزی هەیە عەشرەت هێزی هەیە جەنابەت وەکو شارەزایەکی سەربازی و ئەمنی پێم بڵێ ئەمە ینی کاریگەری چی ئەبێ لەسەر ڕووی ئەمنی هەر شارێک هەر وڵاتێک کە تۆ هێزەکان بچێتە لای شەخص و لای عەشرەت و لای کەس ئەوە بێتەوە کارێک بۆ ناسەقامگیری یعنی بەردەوامی ناسەقامگیری ئەمنی چونکە ئەگەر هێزی سیاسی وەکو باسم کرد لای حزبی سیاسی بوو یان لای کەسایەتیەک بوو یان لای سەرۆک عەشرەتێک بوو ئەم هێزە چەکدارانم بەکار ئێنرێت لە ململانی ببینە ئێمە پێش 2 ڕۆژ لە ناوچەیەک نزیکی هەولێر شەڕی 2 دەوڵەتە ڕێکەمەیە ئەمانەی سەرباز چەکدار بن لە ناو هێزەکان جار لە ناوچەکانی بێگومان دەیان جاریش ئەم ڕووداوە یعنی ئەمەی کە ئەم 2 ڕۆژە ڕوویدا دەیان جاری تر ڕوویداوە لە ناوچەکانی خەبات لە ناو هەولێر لە ناوچەی هەریر لە ناوچەکانی ئاکرێ لە ناوچەکانی جگە لەوەش لە ناوچەکانی ئێمەش زۆر جار هەیە کە گرژی دروست بووە هێزە چەکدارەکانی ئی کەسایەتیەکان یان هین ئەوانەی کە عەشرەتن هەمووی چەکی لە خۆی بەستووە و گرژیکی گەورە دروست بووە لە عێراقیش بە هەمان شێواز ئێستا چەند ڕۆژێکی پێشتر لە بەسڕا شەڕی وا بووە لە ناسریە شەڕی وا بووە یعنی زۆر جارەیە شەڕ دۆشکا و ئاربیجی و هاوەن و ئەوانە طبعا ئەمە دیاردەیەکی بڵێن زۆر مەترسیدارە یعنی دیاردەیەکی مەترسیدارە ئەبێتە هۆکاری بە بەردەوامی ناسەقامگیری ئەمنی لە هەر شوێنێک کە ئەم دیاردەی تیابێ چەک ئەبێ بەدەستی هێزی چەکداری ڕسمی حکوومەت بێ ئێمە زۆر جار هەیە باسی دەوڵەتداریەکەین ئێمە زۆر جار باسی دەوڵەتداری زۆر جارش ڕەخنە لە خۆمانەگرین یعنی کە ئێمە ئەمە چەند ساڵە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام نەگەیشتونەتە ئەو ئاستەی دەوڵەتداری وەکو ئەو وڵاتانەی دەوڵەتیان هەیە حکومڕانن لەوێ بۆ لەبەر ئەوەیە نەمانتوانیوە چارەسەری ئەم کێشانە بکەین نەمانتوانیوە کۆنتترۆڵی چەک بکەین کە ئەبێ بەس بەدەستی حکوومەتەوە بێ نابێ بەدەستی هەموو کەسەوە بێ نەمانتوانیوە هێزەکانمان وا پەروەردە بکەین بە بیر و باوەڕێکی جەنگیان هەبێت کە ئەو چەکدارێکی کوردستانە چەکدارێکە بۆ پاراستنی بەرژەوەندی هەموو کوردستان نەوەکو بۆ بەرژەوەندی تاکە شەخصێک یان سەرۆکی عەشرەتێک یان حیزبێک یان لێپرسراوێک لە ناو حیزبێکی سەرباز یعنی ئەبێت نەوەکو بەس حیزبەکە بگاتە ئەو بیر و باوەڕە ئەبێ هێزە چەکدارەکەشت پەروەردە بکەی بەو شێوازە چۆریش پەروەردە ئەبێت بەو شێوازە ئەوەیە دەبێ حیزب دەستبەرداری هێزە چەکدارەکە بێ ئەوە یەک دووەمیشیان ئەوەی کە بەڕێستان باسیەکە ئینتیما بۆ ئەم هێزانە ئەگەر دامەزراندن هەبوو لە مستەقبل یعنی لە داهاتوودا لە هەر ناو هەر بەشێکی لەو هێزە چەکدارانە ئەبێ لە ڕێگای فۆرمێک بێتەوە ئەو فۆرمە بەس مواسەفاتەکەی تیا دیاری بکرێ ئەو کەسە نەوەکو ئەبێ بەڵگەیەکی پێوە بێ ئللا دەبێ سەر بە فلان حزب بێیان سەر بە فلان حزب نەبێ یعنی ئەوە ئەتوانن ئێمە هێزێکی مۆدرن هێزێکی دوور لە دەسەڵاتی حزبی و سیاسی و کەسایەتی دروستکەین زۆر باشە کاک جەباریانی ڕەنگە لەگەڵم پرسیارەی من هاوڕابی ینی بۆ پاراستن و بۆ ئەمنێتی خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەی خەڵک خۆتە زانی لە ناو شارە تۆ وەزارەتی ناوخۆت هەیە پۆلیست هەیە ینی ئێستا وای لێ هاتووە پۆلیس هیچ دەسەڵاتێکی نییە هەر کێشەیەکە بێ ینی لێرە بۆ نمونە چەند هێزێک هەیە دژە تیرۆرە کۆماندۆی ئاسایشە
لە هەولێر بۆ نمونە زێرەڤانیت هەیە، ئاسایشت هەیە، بۆ نمونە دژە تیرۆرت هەیە. ئەمانە لەبەرەوەی پشگیریەکی بەهێزی حیزبیان هەیە، دامێکی بەهێزی حیزبەکرێن، دەسەڵاتی تەواویشیان هەیە لە ناو شارەکانە. لە کاتێکە ئەمانە ئەبێت لە دەروی شارەکان پاراستنی ناو شارەکان بپارێزن. یعنی ئەویکەی ئێمە بۆ بنکەی پۆلیسمانەیە پۆلیسمانەیە، بۆی کە تۆ هەموو شکات و سکاڵا و هەر تاوانێک لە ڕێگەی پۆلیسەوە مامەڵەی لەگەڵ دەکرێت لە ڕووی قانونیەوە. بەڵام هەست ناکە ئێسا پۆلیس وەلانراوە هیچ دەسەڵاتێکی نییە. ناتوانم بڵێم دەسەڵاتی نییە بە تەواوەتی، یعنی خۆی زۆر کێشانە باسەکرێ لە هەرێمی کوردستان. بەڵێ بێگومان ینی خۆی تعددی بڵێریان فرەیی لە فەرماندەیی و فرەیی لە جۆری هێز کە هەماهەنگ نەبن لەگەڵ یەکە لە دنیا. بەسەر ئێستا نمونە بەس جارێ بڵێن عێراق بۆکو سەڕای ئەوەش کە ئەڵێن عێراق زۆر دواکەوتووە، ینی عێراق مەسەرەن ئێستا فەرماندەییکی هەیە پێڵم فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان، یعنی فەرماندەییکی باڵای لەسەر ئاستی عێراقدایە، جگە لە فەرماندەیی گشتی هێزە شەکدارەکانی عێراق کە فەرماندە گشتەکەیان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقە. لە خوار ئەوە فەرماندەییەکەیە نوێنەری هەموو هێزە چەکدارەکان لەو فەرماندەیە کۆبنەوە کە پێ ئەڵەن فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لە بەغدا. بارەگایەکیە ئەو فەرماندەیە بڵێن ئۆپەراسیۆنە هاوبەشەکان نوێنەری سوپای تایە، نوێنەری پۆلیسی تایە، نوێنەری هەواڵگیری تایە، نوێنەری دژە تیرۆری تایە، نوێنەری حەشدی شعبی تێدایە، نوێنەری پێشمەرگەشت تێدایە. ئێمە 6 نوێنەرمان هەیە لە بەغا لەو فەرماندەیی کە هەیە لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان. ئەم فەرماندەیە ئیشی ئەوەیە هەماهەنگی دروست بکە لە نێوانی هەموو هێزەکان کە لەو وڵاتە هەبن و فەرماندەیی هەمویان بکە لە کاتی ئۆپەراسیۆنەکان، بۆ ئەوەیە هەر کەسێک خۆی بە فەرماندەیەکی تایبەت نەزانێ. ئێمە لێنە لە هەرێمی کوردستان هێشتا کەم و کورتیمان هەیە لە بوونی فەرماندەییەکی هاوبەش وەکو ئەو فەرماندەیە ئۆپەراسیۆنە کە بتوانێ ئەم فەرماندەیە فەرماندەیی هەموو هێزەکانی جۆرا و جۆرەکانی هەرێمی کوردستان بکە. من چەند جارێک کە لە وەزارەت بووم ئەگەر ئێستا ئەوانەی کە سەیری ئەم چاوپێکەوتنە من بکەن بە پرۆژە پێشکەشم کردووە، بە وەزارەتی پێشمەرگە، بە فەرماندەیی وەختی خۆی کە لە هەفتا بوومە، بە سەرۆکایەتی هەرێم پێشکەشم کردووە، لەگەڵ هاوپەیمانان گفتوگۆمان لەسەر کردووە، ئەوان پەسەندیان کردووە، هاتوون لەگەڵ سەرۆکایەتی هەرێم بڵێن ئەم بابەتیان باس کردووە. کێشەکەی ئێمە هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان فەرماندەییەکی هاوبەشی هەموو هێزە چەکدارەکانمان نییە، وجودی نییە تا ئێستا. ڕەنگە بە پێی یاسا هەبێت، بەڵام وەکو تەشکیل و وەکو دروستبوون تا ئێستا نییە. ئەمە ئەبێتەوە کارێک کە هەماهەنگی نییە لە نێوانی هێزەکان. مەسەڵەن هەر ناوچەیەک پۆلیس خۆی بە دەسەڵاتدار بزانێ، ئاسایش خۆی بە دەسەڵاتدار بزانێ، دژە تیرۆر خۆی بە دەسەڵاتدار بزانین، هێزی پێشمەرگە خۆی بە دەسەڵاتدار بزانێ. ئەمەش ئەبێتەوە کارێک زۆر جار لەگەڵ یەکا تووشی پێکەکدا دەبن. ئەم نمونە هەبوو چەند جارێک ئەبینین لە هەرێمی کوردستانە هێزەکان بەرامبەر یەک وەستاون، یعنی ئەو هێزانە لەگەڵ یەکتریە تووشی ناکۆکی بوون، جارە بووە تەقەشیان لە نێواندا ڕوودا و جارە هەیە چۆنە یەکتریان گرتووە، ئەم فەرماندەیەکی ئەوانیان گرتووە ئەو فەرمان. ئەمە بۆ چییە؟ ئەوەکو باسم کرد هەماهەنگی نییە، تەنسیق نییە و مەجاالێکی زۆر دراوەتە ئەو فەرماندانی ئەو هێزانە کە بە ئارەزووی خۆیان فەرماندەیی هێزەکانی خۆیان بکەن. ینی بڵێن وەکو کوردەواری ئەڵێ زۆر جار هەیە گوریسیان بۆ شل کراوەتەوە بۆ بە ئارەزووی خۆیان کە بتوانن فەرماندەیی یان بتوانن بڕیار بدەن. ینی ئەمە هۆکارەکانەکە هەیە زۆر جار کە تووشی ئەو گرژیە یان توژی ئەو ناکۆکەیە بن خۆی وەکو هەمووی ئەگەڕێتەوە بۆ چی؟ هەموو ئەگەڕێتەوە بۆ قسەی یەکەم، ئەوەیە کە زاڵبوونی دەسەڵاتی حزب بەسەر دام و دەستگاکانە، چ دام و دەستگای مەدەنی، چ دام و دەستگای قەزایی، چ دام و دەستگای سەربازی، چ دام و دەستگای هەواڵگری،
تەنانەت چ دام و دەستگا مخابرایەتەکانی کە لە دنیادا ئەبێ ئەمانە هەمویان یەک دەستگا هەبێت. مەسەلا لە هەر دەوڵەتێک لە دنیا ئەبێ یەک دەستگای هەواڵگیری گشتی هەبێت، ئەبێ یەک دەستگای بڵێ مخابراتی گشتی هەبێت، ئەبێ یەک دەستگای ئەمنی گشتی هەبێت. بەڵام حقیقەتێک هەیە لە کوردستان ئێستا کەس ناتوانی بیشارتەوە، ئەمانە هەمووی دابەش بووە. ئەی باشە ئەگەر یاسا دەرچووە بۆ یەخستنیان ئێستا پرسیارەکەم، یانی ئێستا ئەو فشاری ئەمریکا کە هەیە کە دەڵێت دەبێت تا کۆتایی 2025 یا سەرەتای 2026 ئەبێ یەک بگرێن، یەک هێزی هاوبەشی نیشتیمانیە بێ. بەم دۆخەی تۆ باسیەکەی ئایا ئەمان وایان کردووە کە هێزێکی نیشتیمانی دروست بکەن کەەوەی وڵاتان و ئەمریکا بۆ نمونە داوایەکە؟ جاری خۆ مەسەلەکەی جارێک ترش باسم کرد، مەسەلەی 2026 ئەو وادەی کە دیاری کراوە ئەوە لەسەر ڕۆشنایی ئەو ڕێکەوتنەی هەیە لە نێوانی وڵاتانی هاوپەیمان لەگەڵ عێراقا، چونکە وڵاتانی هاوپەیمان لەگەڵ عێراق دوو وادەیاندانەوە بۆ کۆتایی هێنان بە ئەرکەکانی هێزەکانی هاوپەیمانان بە ئەمریکاشەوە. یەکێکیان ئەوەیە مانگی نۆی ئەم ساڵە کە لە سەرتاسەری عێراق هاوپەیمانان بە پێی ئەو ڕێکەوتنەی کە هەیە لە نێوانیان و لەگەڵ ئەمریکا و عێراق کە ئیتر ئەرکی ئەو هێزانەی هاوپەیمان بۆ شەڕ دژی داعش نامێنێ لە عێراقدا. بەڵام بە پێی هەر ئەو ڕێکەوتنە هێزەکانیان لە هەرێمی کوردستان ئەمێنێ بنکەکانیان هەتاکو کۆتایی ساڵی 2026 بۆ چونکە داوا کراوە ئەو هێزانەیان لێرە بێ بۆ پشتیوانیکردنی ناوچەکانی ڕۆژاوا ئەو بنکانیان کە هەیە لە ڕۆژاوا. ئەوان کە ئەڵێن 2026 مەقسەدیان ئەوەیە ئەوان ئەرکەکانیان 2026 کۆتایی دێت یا بە هاوکاریەکانیشەوە ئەوان هاوبەشن لەگەڵ بێگومان خۆ ئێستا ئێمە ببینین ئێستا ترامپ هەوڵ دەدا هەرچی هاوکاری سەربازی هەیە چونکە ئەڵێ کێشەیەکی مالی و اقتصادیکی گەورەمان هەیە لە ئەمریکا بەعەلەنی بازەکە ئەڵێ پارەیەکی زۆرمان تەخشان و پەخشان کردووە، پارەیەکی زۆرمان دزراوە، پارەیەکی زۆرمان خەرج کراوە بە بێسنوور. لەبەر ئەوەیە بڕیاری دا ڕاگررتنی هەموو هاوکاریەکانی زۆر وڵاتانی دنیادا و ئەو هاوکاریانە کەم بۆتەوە بە حقیقەت لە هەموو دنیا ئێستا ئەوانی کە هاوکاریان دەکرد کەم بۆتەوە. طبعا ئەگەر 2026 ئەرکەکانیان کۆتایی بێت بێگومانی تر هاوکاریەکانیشان بە پێ ئەوە کەمە بێتەوە. لەبەرەوەڵێم ینی مەقسەدم ئەوەیە ئەوان ئەو وادەیان کە دیاری کردووە ئەو بەلایە کێشە نیە تۆ یەکە گریت و یەک ناگریتەوە، یعنی ئەوان هەوڵێکە ئەیەن و تەواو. ئەمریکا خۆی بێگومان کە لەم ناوچەیە کۆمەڵێکی بەرژەوەندی هەیە کە گەیشتە ئامانجی خۆی لە بەرژەوەندیەکانی خۆی ئەو کاتە پێویستی بەو هەموو پارەی نییە کە لێرە سەرفیکە، پێویستی بەم هەموو هێزە نییە کە لێرە بێ و خەرجی لێ بکە. لەبەر ئەوەی بە حقیقەت ئەمریکا بە پێی مەساڵحی خۆی بە پێی ئیستراتیژیەتی خۆی لە دنیادا ئیش دەکا، یعنی لەکوێ ئەوێ لەو ناوچانە کە لە زمانی ئیستراتیژیەتی گشتی ئەمریکایە لەو ناوچانە بێگومان ئەگەر بڵێن بەرژەوەندی ئابووری هەیە ئەبێ چ بکا لەو شورانە بەرژەوەندی ئابوووریەکانی خۆی بپارێت. دیارە تاکو ئێستا بەرژەوەندی ئابووری ئەمریکا وڵاتانی هاوپەیمانی یەکجار زۆرە لە ناوچەی ڕۆژهەڵات بە تایبەتی نەوت، چونکە تا ئێستا بەدیلێکی نەوت نییە، بەدیلێکی تاقە نییە، بەدیلێکی نەوت نییە بۆ تاق مشتیوە. بەڵێ هەندێک بەدائلی تر هەیە، بەڵام ئێستش نەوت یعنی یەکەمین سەرچاوی تاقەیە لە هەموو گیان و زۆرترین نەوت لەم ناوچانە هەیە و بە خەلیژدا ئەڕوە یان بڵێن هەندێکی بە بۆڕیەکاندا ئەڕوە بە وڵاتە. لەبەر ئەوەیە لێرە دەت بەرژەوەندەکانی خۆی ئەپارێت. جگەل لەوەش وەبەرهێنانی هەیە لە ناوچەکاندا. ئێستا باسی ترامپەکاڵێت دێم بۆ سعودیە ئەبێ سعودیە تریلیۆنێک دۆلارم بداتێ. مەقسەد بداتێت چییە؟ شتی لێ بکڕی باە تریلیۆنێک باە 1000 میلیارد لێ بکڕێ. جاوەڵا باسیەوەت کە کاک جەباریانی ئێستا پێشاتێکی نوێ هەیە، ینی من ئەمەوێ زانیاریم پێبێ بەو پێی کە تۆ ئەزمونێکی سەربازی و ئەمنیت هەیە. ئەمەی کە ترەمپ باسیە کرد کە ئەڵێ ڕۆژی شەمە لەسەر ئاستی باڵا لەگەڵ ئێرانە گفتوگۆکەیت،
ئەم گفتوگۆ ئەنجامی دەبێ یا هەموو شتەکان ڕێکە بنەوە یاخود هێرشی سەربازیتی ئەکەوێ یا نەخێ ڕێ ناکەون و هێرشی سەربازیتی ئەکەوێ ئەوە کە خەڵک تەوەقوعەکە پێشبینیەکە. من وەکو تەوەقوعی خۆم هێشتا ڕێگای وتوێژ و ڕێگای دیبلۆماسی ئەگرێت نەبەر لەبەرەوەی بێگومان شەڕ ئەبێتە مایەی وێرانی لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خۆ ئەگەر شەڕ ببێ لە نێوانی ئەمریکا و ئێران بەس ئاگرەکە بەر ئێران ناکەوێتەوە چونکە خۆت ئەزانی ئێستا ئەمریکا زیاتر لە 12 نزیکەی نێوان 12 بۆ 15 قاعدەیەکی گەورەی عسکەری هەیە بەس لە خەلیج لە کوێت و لە ئیمارات و لە قەتەڕ و لە سعودیە و لە ئەردەن و ئەو ناوچانە ئەم ناوچانە هەمووی نزیکن لە ئێراندا بێگومان ئێران حسابی ئەوەشی کردووە ینی ئێرانش لە قسەکانی دیار لە تەسریحەکان دەڵێ ئێمەش ئەگەر بووە شەڕ ئەبێ ئەمریکا بزانێ کە ئێمە بەرژەوەندەکانی ئەو ئەکەوێتە مەترسیەوە. دووەم هەلومەرجی خەلیج تێکێکێ بە تەواوەتی بە تایبەتی وەکوتم خەلیج سەرچاوی بردننی نەوتە بۆ ئەو وڵاتانە و دووەم خۆتان نەزانین ئێستا دنیا دابەش بووە بەسەر محوەری رووسیا و چین و ئێران و وڵاتانی تر لەگەڵ محوەری تری ئەمریکاوانەیە ئەمانش ڕۆڵیان ئەبێ لەم ململانیەکە هەیە لەبەرەوەیە شەڕی ڕەنگە وەکو جارەکانی تر ئیسرائیل و ئێران لە یەکتریانەدا بەهۆی هەندێک ڕۆکێتەوە ڕەنگە هەندێک ئەگەر خوانەخوا تا ئێستا لەو بڕواایە دانیم کە بڵێ شەڕێکی گەورە دروست ببێ بەڵام بڵێن لە هەندێک وەکو ئەوانن هەندێک ناوچەی دەستنیشان کرا و بدرێ بە تایبەتی ئەمریکا ڕەشاکاڵێ ئەو شۆنانەی کە خەریکی بەرهەمێنانی بۆمبی نەتەوەیین ئەو شۆنانە بردومان دەکەین ینی باس لەوە کرێ بەڵام شەڕێکی گەورە لە ناوچەکە کە دروست ببێ هەموو وڵاتانە گرێتەوە ئەو ئاگرا بەس لە یەک شۆن نابێت لە هەموو وڵاتانە بێت لەبەرەوەی هەوڵ ئەدرێ ئەم کێشەیە کم بکرێتەوە ئەم کێشەیە بە شێوازێکی دیبلۆماسی چارەسەر بکرێ پێش ئەچێ ئێران بەخۆی ئێستا ئامادەیە بۆ ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا بتوانانی ئەو کێشە بە شێوازێکی دیبلۆماسی چارەسەر بکە و قسەکانش وایە کە ڕۆژی شەممە لە عومان وەزیری خارجیەی ئێرانی لەگەڵ نێردەیەکی ئەمریکی بێن لەوێ دەست بکەن بە گفتوگۆ یان دوو شاندەیە دەربارەی ئەو بابەتانە و بە تایبەتی ئێستا قسە و باسەیە کە ئێران ئەوێ ئیتر وردەوردە بڵێن هاوکاریەکانی خۆی یان بۆ ئەو لایەنانەی کە ناوی مقاومەی ئیسلامیە کەمتر بێتەوە ئەبینین خۆی ئەسڵەن شەڕەکان کز بوون مەسەڵەن ئەبینین حەماس ئەو توانەی جارانی نەماوە حزب الله بە هەمان شێواز ئەو توانای جارانی نەماوە ئەو هینەی نەماوە مەسەلەن سووریا ئەوە وەزعەکەی گۆڕاوە لە عێراق ئەبینین زۆربەی ئەو گروپانەی کە بەناوی مقاومە بوون ئەوە نزیکەی لە دوای گۆڕانی ڕژێمی سووریا ئەوانش کب بۆ خۆیان دانیشتون بەبێ ئەوەی کە هیچ کردەیەکی سەربازی ئەنجام دەن کە جاران هەم بە بەردەوامی پێگەکانی هاوپەیمانانیان نەکردا ئامانجی خۆیانیان هەندی ناوچەی باکووری ئیسرائیلیشیان بردومان دەکرد یعنی بەس ئەوەی کە ماوە ئێستا ئەوەی گەرمە یەمەنە و حوسیەکانە کە زۆر جار هەیە بڵێن لەگەڵ ئەمریکا لەبەرەوەیە احتیمال یعنی احتیمال زیاتر ئەم کێشانە بە گفتوگۆ چارەسەر بکرێت نەوەکو ینی هەستەکەی ئەمریکا و ئیسرائیلیش ئێمە هەمومانەوە دەخوازێکە بە گفتوگۆ چارەسەرکرێت چکە گەر بەو پێیان جەنابەت باست کرد ئێستا جۆرێک لە لاوازی لە ئێرانە بەدی دەکرێت یعنی ئەوەی کە دەگوترێ کە لە ناوچەکە ڕۆژڵاتی ناوەڕاست هەتا تەنانەت ڕۆژنامەی مەدای عێراقی بڵای کردووەتەوە کە لەم ماوەی ڕابردووە چەندین سەرکردەی دیار کە وەلایان بۆ ئێران هەیە خۆیان شاردووەتەوە لە ترسیەوەی کە هێرش نەکرێتە سەریان بێگومان لە عێراقش بەڵێ وا بۆ ینی طبعاً کۆمەڵێک لەو گروپانەی حەشدی شعبی کە بە ناوی بڵێن مقاومەی ئیسلامی بوون ئەوانەی کە وەکوتم بنکە و بارگای هاوپەیمانانیان بە ئامانج دەگرت یان ناوچەکان بنکە و بارگای هاوپەیمان لە سووریا لە عێراق باکووری ئیسرائیل ئەمانە زۆربەیان مت بوونە یعنی لە حاڵەتی متبوونن هەوڵ دەدەن جموجۆڵی خۆیان کەم بکەنەوە بە تایبەت پاش ئەو لێدانەی ئەمریکا بۆ
هەندێک بنکە و بارەگای ئەو گروپانە لە ناو عێراق بە تایبەتی ئەوانی نزیک ناوچەی جرفساخەڕ و ناوچەکانی کەربەلا و دوای لە ناو بەغداش مەجموعەیەکی سەرکردەی ئەوانی کوشت لەبەرەوەی ئەوان زۆربیان مت بوون لە هەر جموجۆڵێکی خۆیان و دیارە تەنانەت حکومەتی عێراقش و بە تایبەتی ئیتاری شیعی بەگشتی و سەرۆک وەزیرانیش محەممەد شەیاعیش بە هەموو توانای خۆی هەوڵ ئەدا بۆ ئەوەیە ئەو ململانی توندەی نەمێنێ و بتوانێ هەلومەرجەکەی هێمن کاتەوە لە عێراقدا بە شێوازێکی گشتی. ئێمە ئومێدمان ئەوەیە ینی ئومێدمان ئەوەیە کە ئەم کێشانە بە شێوازێکی ئاشتیانە چارەسەر بکرێ و بە تەنانەت هەم لە عێراقدا هەم لە نێوان ئەمریکا و ئێراندا و چونکە ئەگەر خوا نەخواستە شەڕێک ڕوویدا تەنها ئێران زرەرمەند نابێ تەنها عێراق زرەرمەند نابێ ئێمەش لە ناوچەکەین یعنی هەموو ناوچەکە زەرمەند دەبێ هەموو ناوچەکە یعنی زۆربەی ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە ئەمە ئاگرێکی گەورەیە و ئاگرە تەشەنا ئەکا لەبەرەوەی دەبێ هەموو لایەک هەوڵدا بۆ ئەوەیە کە ئەم کێشەیە نەگاتە حاڵەتی شەڕێکی وێرانکەر لە ناوچەکە. ڕەنگە جەنابەت ینی گوێت لە نووری مالیکی بوو دوێنێ باسی لەوە کرد کە ینی ئەگەرێکەیە بۆی کە ئاڵۆزی لە عێراقا ڕووبدا یا بەستیەوە بەوەی کە نابێ هەڵبژاردن دوا بخرێ لە کاتی خۆی داوای لەسەر گۆزیران کرد ینی بە بۆچوونی جەنابەت بە خوێندنەوەی جەنابەت تەسەورەکەی پێشبینیەکەی ڕووداوێک لە عێراقا ڕوو بە پێش وادەی هەڵبژاردن ئەم لێدوانی مالکی لەسەر ڕۆشنایی ئەوەیە چەند ڕۆژێک بوو پێشتر یعنی پێش لێدوانەکەی بەڕێز مالکی دەنگۆی ئەوە بڵاو کراوە کە ڕەنگە وادەی هەڵبژاردننی عێراق لە کاتی خۆیدا نەکرێ و دوور بخرێتەوە و حکوومەتێکی بەڕێوەبردننی ئەعمال یعنی بەڕێوەبردننی کار هەر بە بەردەوام بی ینی محەممەد شەیاع لە عێراقدا لەبەرەوەی ئەو لێدوانەیدا ینی قسەیەکی وا هەبوو ینی قسەیەکی وا لە عێراقدا بڵاو کرایەوە ینی بڵێن قسەیەکە فڕەدرایە ناو گۆڕەپانی سیاسی عێراقی کە ڕەنگە هەلومەرجەکە لەبار نییە بۆ هەڵبژاردن چونکە تا ئێستا ئەبێت یاسای هەڵبژاردن ڕاستە کۆمیسیۆن تەمەنی درێژ کرایەوە بەڵام هێشتا قسەیەکەیە بۆ گۆڕینیان بڵێن گۆڕینیان هەموارکردنی یاسای هەڵبژاردن کە تا ئێستا نەکراوە بەڵام ئەوەی کە تاکید ئەکرێت لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە و ئەو لە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق هەر باس لەوە ئەکا کە ئاڵی هەڵبژاردن لە وادەی خۆی ئەکرێت و هەموو ئامادەکاریەک لەو بارە کراوە بۆ مەسەلەی هەڵبژاردن لە عێراقدا. زۆر سپاسی جەناب دەکەم بۆ ئامادەبوونت کاک جەباریاوەر. من ئەمەوێت دووبارە قسەی یعنی ئاخر قسەی خۆم بەربوو وەکو باسم کرد کە من بەشدار بووم لە پرۆسەیەک یعنی کە لە من یەکەم هەموو ژیانم لە پێشمەرگایەتی بووە من لە ساڵی هێشتاوە پێشمەرگە بوومە هەتاکو ئێستاش هەر خۆمە پێشمەرگای زانم ماوەیەکی یەکجار زۆر لە هێزەکانی پێشمەرگە ئیشم کردووە و لێپرسراوەتیمە بووە و هەوڵێکی زۆرم داوە بۆ مەسەلەی هەم ڕیفۆرم هەم یەخستنی هێزەکانی پێشمەرگە من لێرەوە وەکو جارەکانی تر باز دەکەم ئەبێ ئێمە بەتایبەت یعنی بگەینە ئەو بڕوابوونەی کە ئەبێ هێزێکی هەموو هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان چی هێزی پێشمەرگە چی هێزی پۆلیس دژە تیرۆر زێرەبانی بەرگری هەموو ئەو هێزانە هێزی دەوڵەت بن فەرمان لە حیزب وەرنەگرن فەرمان لە دەوڵەت و ئەبێت وا بکەین کە هەمویان بیرکردنەوەی جەنگیان بیر و باوەڕی جەنگیان بیر و باوەڕێکی کوردستانی بێ نیشتیمانی بێ دەوڵەتداری بێ نەوەکو حیزبی بێ ئەمە قانجازی هەموو هەرێمی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکانە بە یەکێتی و پارتیشەوە یعنی بە هەردوو حیزبی سیاسیشەوە هەر قانجازی ئەوانیشە چونکە هەتاکو هێزی چەکدار سەر بە حیزب بمێنێ نەوەکو لە کوردستان لە هەر وڵاتێکی دنیادا ئەمانیش نامێنگیر نابێت دەوڵەتداری جێگیر نابێت زۆر ڕاستە زۆر سپاس بۆ جەنابتان کاک جەباریاوەر شارەزای سەربازی و ئەمنی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت
زۆ زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی خەڵکستان بەخواتان دەسپێرم دادام.